هەڵسەنگاندنی کەڵەکە بوو بە شەکانی 1 هەتا 4 ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. پرسیاری ژمارە 1. هوشیار 12 کیلۆمەتری لە ماوەی 13 فاریزە 8 خولەک بڕی. ئایا تێکڕای خێراییەکەی لە خولەکێکدا چەند بووە؟ لە 1 خولەک خێراییەکەی چەندە؟ ئەمن پێویستە ئەو پەیوەندیەی بزانم کە لە مابەینی خێرایی و دووری و کات هەیە. خێرایی هەمیشە واتە دووری دابەش کات. دووری هەمیشە لە سەرەی کەرتەکەیە. ئەگەر دووریم بووێ، دووریم نەبی کاتم هەبی و خێراییم هەبی، دووری هەمیشە دەکاتە خێرایی لێکدان یان جاران یان زەڕبی کات. ئەگەر لە بیرم بچی بزانم کامە لە سەرەیە کامە لە خوارەی کەرتەکەیە، باشتر وایە ئەوها بنووسم، هێڵەکی بچێشم، پاشان دووریەکەی لە سەرەوە بنووسم، خێرایی و کاتەکەش لە خوارێ. ئەو شتەی کە دەمەوێ بۆ وێنە ئەگەرە من دووریم بووێ، پەنجەم لەسەر دەکەی دادەنێم هەتا بیشارمەوە، ئەوها دووریەکە نەبینم، چماوە خێرایی جاران کات. واتە ئەگەر دووریم بووێ، خێراییەکەی دەینم لێکی دەم لەگەڵ کات. بە پێچەوانە ئەگەر خێراییم بووێ، واتە خێراییم نەبی، بە پەنجەی خۆم خێراییەکەی دەشارمەوە، ئەوها چ دەمینێتەوە؟ دووری دابەش کات. کە ئەوەشم زانی، ئەو جارەی ئەگەر هاتوو کاتەکەم نەبوو، پێویستمە کاتەکەی ببینمەوە، پەنجە لەسەر کاتەکەی دادەنێم کە نیتم چ دەمینێتەوە؟ دووری دابەش خێرایی. کاتە ئەگەرە من ئەو سێ گۆشەیەم دروست کرد، دووری لە سەرێ، خێرایی و کات لە خوارێ، دەتوانم بە ئاسانی کامەیانم بووێ بیبینمەوە. لێرە لەو پرسیارەی پێویستە خێرایی ببینینەوە، واتە چ دەکەم؟ چونکە خێراییەکەم دەوێ، دووریەکەی دەینم دابەشی کاتەکەی دەکەم، کەواتە دووری دابەش کات یەکسانە بە خێرایی. دووریەکە چەندە؟ 12 کیلۆمەترە. ماوەکە چەندە؟ 13 فاریزە 8 خولەکە کاتەکە، واتە 12ی دەینم دابەشی 13 فاریزە 8 خولەکی دەکەم، ئەوە خێراییەکە دەردەچی، کەواتە دەزانم کامە وەڵام ڕاستە. پرسیاری ژمارە 2. کام ڕێژەی سەدی هاوتایە لەگەڵ 3 دابەش 5؟ ئەو 3 دابەش 5ەی دەینم، ژێرەکەی دەکەمە 100، بزانم سەرا چی بەسەر دێ. کو ژێرە دەبیتە 100؟ ئەگەر هاتوو سەرە و ژێرەی کەرتەکەم لێکدا لەگەڵ 20. چونکە نابی تەنیا ژێرە لێکدەم، سەرا لێک نەدەم. 5 جاران 20 100، 3 جاران 20 60، کەواتە یەکسانە بە 60 لە 100، کەواتە ئەو وەڵامە ڕاستە. پرسیاری 3. کام هاوڕێژە ئەم نمونەیە دەردەبڕێت؟ ئەگەر لێرە تەمەشای ئەو وێنانە بکەم، لێرە بۆ وێنە بازنەکم هەیە، لێرەش بازنەک، ئەوە 2 دانە، ئەوەش بازنە 3 دانە، ئەوەش بازنە 4 دانە. پاشان تەمەشا دەکەم چەند سێ گۆشە چشم هەیە. ئەگەر بیان ژمێرم 1 2 3 4 5 6 7 8، کەواتە 4 بازنە و 8، 4 بازنەیە و 8
سێ گۆشەیە. ئایا کوو بنووسم؟ بنووسم 4 بۆ 8 یان بنووسم 2 بۆ 4 یان بنووسم 1 بۆ 2 کامەی بنووسم؟ یان بنووسم 8 بۆ 4 ئەوها بنووسم یان 4 بۆ 2 یان 2 بۆ 1. لێرە ئەمن چم هەیە؟ تەنیا 2 بۆ 1 هەیە، کاتە ناچارم 2 بۆ 1 بنووسم. هەرچەندە هەز دەکەم ئەوەی ڕاستی بی ئەو کەرتەش هەر دەمتوانی بەکاری بینم، کاتە لێرە تۆزە هەڵەک هەیە نازانم لەبەر چ، چونکە ئەمن دەتوانم ئەوەی ڕاستی بی بنووسم. ڕاستە ئەمن 4 دانە بازنەم هەیە، بەڵام هەمویان بەیەکەوە 12ەیە، ئەوەشم دەتوانی ئەوهاش بنووسم. ئەوجە نازانم کام ڕێژە ئەم نمونەیە ڕەنگە دەرنەبڕێت نەک دەرببڕێت. ئەوەی ڕاستی بی لە لای من زۆربەی زۆری هەمویان بە کەلک دێن، ئەو ڕێژانەی لێرە هەیە. نازانم مەبەستیان چیە. پرسیارەکە هەز دەکەم تۆزە هەڵەکی لەگەڵە، چونکە ئەمن بە زۆر دەتوانم ئەو کەرتەی بنووسم، دەتوانم بنووسم وەکو 4 لە 8 ئەوها، پاشان کورتی کەمەوە بیکەمە 2 لە 4، دیسان کورتی کەمەوە بیکەمە 1 لە 2، یان بنووسم 8 لە 4. کاتە ئەمن زۆر هەست ناکەم پرسیارەکی باشە، بەڵام ڕەنگە ئەو وەڵامەی هەڵبژێرم لە چاو وەڵامەکانی دیکە. پرسیاری 3 تەواو بوو، دەینە لای پرسیاری 4. ئەگەر نیشاندانی نیشاندەرەکە بۆ یەکێک لە 2 کەرتی 1 یان 2 چەندە؟ ئەگەری نیشاندانەکە واتە ئەگەری چەندە کە ئەو نیشاندەرە بکەویتە سەر ژمارە 1 یان ژمارە 2. چونکە نووسرایە 1 یان 2 واتە هەردووچی باشە، بکەویتە سەر 1 هەر باشە، بکەویتە لای 2ش هەر باشە، چونکە 1 و 2 بەیەکەوە 50% هەموویە، کاتە ئەگەرەکەی 50%. ئەگەرەکە 50%، کاتە ئێرە هەڵدەبژێرم. پرسیاری 5. ناوەندی کام کۆمەڵە یەکسانە بە 15؟ ئەمن یەکێک ئەو کۆمەڵانم بەداخەوە چا نەکرد بزانم کامەیانە، بەڵام هەر بە چاو وا بزانم ئەوە ڕاستە. بەڵام زۆر ئاسانە بزانی، ژمارەکان هەموو کۆ دەکەیەوە و دابەش دەکەیت. چەند دانەیە؟ 1 دانە، 2 دانە، 3 4 5 6 7. لێرە 1 2 3 4 5 6 7 هەمویان 7 ڕەنگە. 1 2 3 4 لێرە 1 2 3 4 5 6. لێرە 6 دانەیە، کاتە ئەوەی کاتی هەبی یەک ژمارەکان کۆ دەکاتەوە، یان دابەشی بزانە چەند ژمارەیە 7 6 دابەش دەکا بزانی کامە دەبیتە 15. بەڵام ئەمن وا بزانم ئەوە ڕاستە، بە چاو تەمەشای ژمارەکانم کردیە. پرسیاری ژمارە 6. بژمێرێک 25% لە نرخە بنەڕەتیەکەی داشکاندنی لەسەرە. ئەگەر نرخەکەی 2 ملیۆن و ئەگەر نەزانم ئەو ژمارەی بخینمەوە، دەتوانم ئەوها دروست بکەم دابڕینەکان، دابڕینی یەکەکان و دابڕینی هەزاران، پاشان دابڕینی ملیۆنان، ئەوجە دەخینمەوە 2,820,000. لە من دەپرسن ئایا نرخی داشکاندنەکە چەندە؟
پارەکە چەندە؟ چونکە 25 لە سەدا ئەمن 25 لە سەدەکەی دەینم لێچی دەم لەگەڵ 2,820,000ەکە. لە کاتی لێکدان 2,820,000 ئەو دوو سفرە کە لە سەدەکەی هەیە دەتوانم لای بم لەگەڵ ئەو دوو سفرەی ئێرە. چ دەمینێتەوە؟ ئەو ژمارەیە دەمینێتەوە 28,200 لێچی دەم لەگەڵ 25. لە کاتی لێکدان ئەو ژمارەیە دەرچوو 705,000 کەواتە 705,000 لێرەش هەیە. ئەوە داشکانەکەیە. ئێستا بێمە لای پرسیاری ژمارە 7 لە کام هۆکارەکانی ڕوونکردنەوەیدا ئەستوونەکان و ماوەکان بەکاردێن لە پلەداری ڕوونکردنەوەی. پرسیاری ژمارە 8 ناوەند و ناوەڕاستە بۆ ئەو کۆمەڵە ژمارانە ببینەوە. پێشی هەموو شتێک دەبی ژمارەکان ڕیسکەم لە گچکە لۆ گەورە. گچکەترینیان 24، دوایە 25، 26، 27، پاشان 30 و 32 دوودانە هەیە. کە ڕیزم کرد ئەوجە دەتوانم لێرە یەکە چیلا دەبم، لێرە یەک لە لای چەپ و لە لای ڕاست. دیسان لە لای ڕاست ئەو یەک ژمارەی لا دەبم، لە لای چەپیش ئەوەی لا دەبم. دیسان جارشکە لە لای ڕاست و لە لای چەپ. ئەو ژمارەی لە ناوەندەی لە ناوەڕاستەی ماوە ئەوە ناوەڕاستەیە، کەواتە ناوەڕاستەکە دەبی 27 بی. ئەگەر تەمەشای هەموویان بکەم تەنیا ئەوە ناوەڕاستەی 27ە، کەواتە پێویست ناکە ئەمن ناوەندەکەی ببینمەوە. ناوەندەکەی 100% ژمارەکان کۆ دەکرێنەوە و دابەشی 7 دەکرێن، چونکە 7 دانەیە ناوەندەکە 100% دەبی بکاتە 28. بەڵام ئەمن پێویست ناکە چونکە تەنیا یەکەچیان ناوەڕاستەی 27 بوو، تەنیا دەبی ئەوە ڕاست بی. لۆ ئەوەی دڵنیابی ژمارەکان کۆکەوە دابەشی، پاشی کۆکردنەوەی دابەشی ژمارە 7 بکە بزانە ناوەند یەکسانە بە 28 یان نا. بازنەی ڕوونکردنەوەی بۆ شیکاری پرسیاری 9 بەکار بینە. ڕاپرسیەک کرا لەسەر خاوەن کۆمپیوتەر و مۆبایلەکان. ئەو کەسانەی تەنها کۆمپیوتەریان هەبوو، ئەو ژمارە ئەو بەشەیە، بەشەکی زۆرە. ئەو کەسانەی تەنها مۆبایلیان هەبوو ئەو بەشە کەسکەیە. ئەو کەسانەی کۆمپیوتەر و مۆبایلیشیان هەبوو ئەو بەشە سپیەیە. ئێستا پرسیاری 9 ڕێژەی سەدی ئەو کەسانەی کە کۆمپیوتەریان هەیە چەندە؟ چونکە نووسرایە ئەو کەسانەی کە کۆمپیوتەریان هەیە، کەواتە ئەمن دەبی ئەو بەشە پەمبە لەگەڵ ئەو بەشە سپیەی هەمووی کۆ بکەمەوە، چونکە هەردوو بەش کۆمپیوتەریان هەیە. نەنووسرایە تەنها کۆمپیوتەر یان کۆمپیوتەر و بەس نووسرایە ئەوانەی کۆمپیوتەریان هەیە، کەواتە دەبی هەردووچی کۆکەمەوە. کە هەردووچی کۆ دەکەمەوە ئەو دوو بەشە، وەکو ئەوەی وایە لە 75% زیاتر بی. چونکە لە 75% تۆزێک زیاترە، کەواتە ئەو وەڵامەی هەڵدەبژێرم 78%. پرسیاری 10 ڕاپرسیەکە 200 کەسی گرتەوە. ئایا ژمارەی ئەو کەسانەی تەنها مۆبایلیان هەیە چەندە؟ ئەگەر لێرە تەمەشاکەم ئەو بەشە کەسکە لە 25% کەمترە. کەوابوو چونکە کەمترە ئەمن دەینم ئەگەر هاتو 25% بە بزانم دەیکردە چەند. 25% دەینم لێچی دەم لەگەڵ 200
ئەو دوو سفرە دەڕوا لەگەڵ ئەو دوو سفرەی 2 جاران 25 دەکا 50. ئەگەر بەهات بە 25 لە سەدی بە ئەگەر بەهات بە 25 لە سەدی بە ئەو کات دەیکرد 50 کەس، بەڵام چونکە کەمترە کاتە دەبی لە 50 کەسی کەمتر بی. کامە ژمارە باشە؟ 44 ژمارەکی گونجاو و باشە، چونکە 28 زۆر 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 کەمە لە چاو و 56 زۆرە، 108 هەر زۆرە، کەواتە 44 هەڵبژاردنەکی باشە. دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی. آوا گنده مبرجره قرقا دوست زیو زره تو بیسته که وره ایره تحلال بین مولو میره برخاتی نجه پرزه تری سوری قرمزه گوونگرتن کد نرزه تسینگ سوه و هنا